بە هیوای کاتەچی پرسوود خوێندکاری ژیر لە گەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی. گەیشتمە لاپەڕا 159. لە لاپەڕا 159ش گەیشتمە پرسیاری جێبەجێکردن لەسەر ڕێگا جیاوازەکان لە ڕاهێنانەکانی 3 هەتا 5 پێدراوەکان بەکاربینە. 141 خوێندکار بەشدار بوون لە گەشتێک بۆ ئەشکەوتی شانەدەر. ئەو کۆمەڵەیە پێویستیان بە 3 بەس هەبوو. 3 بە تەواوەتی. نازانم لێرە وشەی بە تەواوەتی مانای چییە؟ و هەموو باسەکان هاو شێوە بوون. ئەوەی تێدەگەم کە باسەکان وەکو یەک کوبرەی ئەگەر بەسی یەکەم جێی 50 کەسی بی دووەمیش جێی 50 کەسە، ئەگەر بەسی یەکەم جێی 40 کەس بی دووەمیش هەمویان بەسەکان جێی هەمان ژمارەی ژمارەن. کۆمەڵەی دووەم چاوەڕێی نۆرەی گواستنەوەیان دەکرد. بێ ئەوەی باسی کۆمەڵەی یەکەم بکرێ یەکسەر باسی کۆمەڵەی دووەم دەکرێ. ئەوە زۆر باش نییە لە کاتی نووسینەوەی پرسیار. ژمارەیان 51 زیاترە لە کۆمەڵەی یەکەم. ئەو پرسیارە زۆر بەباشی دانەڕێژراوە بەداخەوە. ئێستا دێمە لای پرسیاری ژمارە 3. کامبڕ یارمەتیت دەدا بۆ دۆزینەوەی باسەکانی کۆمەڵەی دووەم ئەگەر ب ژمارەی خوێندکارانی هەر باسێک بێ. چونکە ب ژمارەی خوێندکارانەواتە ژمارەیان هەمان شتە لە هەر باسێک لە کۆمەڵەی دووەم مەبەستیت. ئەمن دەزانم کۆمەڵەی دووەم 51 زیاترە، هەرچەندە نەنووسرا بوو 140 کۆمەڵەی یەکەمە، بەڵام چ بکەین، ئیدی دەبی بە خۆمان لێرانە هەڵی بێنین کە ئەوهایە. ئەگەرە من 140 کۆکەمەوە دەکا ژمارەی خوێندکارانی کۆمەڵەی دووەم کە دابەشیان کەم بەسەر ژمارەکە دابشکەم بەسەر لە هەر باسەی چەند کەس هەیە ژمارەی باسەکان دەبی دەربچی. تەواو. پرسیاری 4 کام هاوکێشە بەکاردەینی بۆ دۆزینەوەی ب واتە ژمارەی خوێندکارانی هەر باسێک. چونکە دیسان نووسرایە ب بەخۆی دەبا نووسرا بە ئەگەر ژمارەی خوێندکاران کۆمەڵی یەکەم لە هەر باسێک وەکو کۆمەڵی دووەم نەبی لە هەر باسێک نەدەبووە بنووسرا بە ب، دەبووە بنووسرا بە پیتەچی دیکە. ئەگەر بنووسرێ ب دەبی ژمارەیان یەکسان بی. باوەڕیش ناکەم ژمارەیان یەکسان بی کۆمەڵی یەکەم و دووەم لە هەر باسێک. پاشان نازانم ئەو ژمارە 50 لە چێ هاتیە کە 3 جار نووسرایتەوە. ئەو 50 چییە؟ هیچ 50 نییە لێرە، ئەوەی هەمانە 141 51 و 3. ئەو 50 دەبی چبی؟ ئایا ئەو 50 زانیاریەکە کە لە بیریان چووە زانیاریەکە پێشکەشکەن یان نا؟ بە دڵنیاییەوە زانیاریەکە ڕەنگە زانیاری ئەوەی بی کە هەر باسێک 50 کەس دەگرێ، کەواتە بۆت هەیە لە ناو باسەکە هەتا 50 کەس دانەی. بەڵام هەر کۆچی هەبی لێرە دەتوانین بزانین ئەو دئە ڕاستە، بزانین ژمارەی خوێندکاران لە هەر باسێک بەهۆی ئەو هاوکێشە. ئێستا دێمە لای پرسیاری 5 مامۆستا خەسرە و پێویستی بە باس هەیە بۆ گەشتێکی داهاتوو. دەبێت لە گەشتی داهاتوو داوای چەند باس بکا بۆ گواستنەوەی خوێندکارانی. لە هیچەوە دەنووسرێ مامۆستا خسرە و هەر نازانین مامۆستا خسرە و ئایا مامۆستای ئەو خوێندکارانەیە لێرە یان نا؟ ئەوانە هەموو گرنگن. ئایا مامۆستا خسرە و بەخۆی لەگەڵیان دەچیان نا؟ یان تەنیا باسەکەی بەکرێ دەگری؟ ئەو زانیاریانەمان نییە بەداخەوە. تەنیا دەبی لێرە بە خۆمان هەڵی بێنین. کۆمەڵی یەکەم 3 باسییان پێویست بوو. کۆمەڵی دووەم
بەڕای من لێرە ئەگەر تەماشاکەین کۆمەڵی یەکەم لە هەر بەسێک 47 کەس هەیە، کۆمەڵی دووەم 140 زیاتر بوون، واتە کۆمەڵی دووەم 192 کەس بوون. 192 ئەگەر گریمان 4 بەسییان پێویست بی، لە هەر بەسێک دەبی چەند کەس هەبی؟ لە هەر بەسێک 90 بەش 4 جاران 4 16 32 بەش 4 8 دەبی لە هەر بەسێک 48 کەس هەبی. ئایا باسەکان جێی 48 کەسیان هەیە یان نیتیان، یان تەنیا جێی 47 کەسیان هەیە؟ و مامۆستا خسرە و ناچارە 5 بەس بگری بۆ کۆمەڵی دووەم. هەر کۆک هەبی کۆمەڵی یەکەم 3 بەسیان پێویست بوو، کۆمەڵی دووەم ئەگەر 4 بەس هەبی دەبی هەر لە ناو بەسەک 48 کەس هەبی، ئەوجا واتە 4 بەس کۆمەڵی دووەم، 3 بەس کۆمەڵی یەکەم دەکاتە 7 بەس. ئەگەر مامۆستا خسرە و نازان بەخۆشی لەگەڵیان بچی دەبی 49 کەس هەبی لە هەر بەسەک. ڕەنگە بەخۆی نەچی، کەواتە هەرچەندە دڵنیانیمە لە وەڵامەکەی، بەڵام وەڵامەکەم 7 بەس، 7 تاکە بەس. ئەوە وەڵامی منە. بێمە لای پرسیاری 6. سازان 89 سیدی هەیە، دەیەوێت لە گەشتەکەدا هەمووی لەگەڵ خۆی ببە. دەستە گەشتێک دەیەوێت هەموو سیدیەکان لەگەڵ خۆی ببە. پاکەتی پارێزگاریکردن لە سیدیەکان 25 سیدی دەگرێ. ئایا سازان چەند پاکەتی پێویستە بۆ پارێزگاریکردنی لە هەموو سیدیەکان؟ ئاسانترین ڕێ بچم 85 دابەشی 25 بکەم. کە 89 دابەشی 25 دەکەم دەبینم 3 تەواو هەیە، دەمینێتەوە 4 واتە 3 پاکەتی دەکڕی لۆ هەر پاکەتەی 25 سیدی لە ناودا دەنێ، 4 سیدیشی دەمینێتەوە ناچارە لەبەر هەندێک 4 پاکەت بکڕی هەتا هەموو سیدیەکانی جێیان ببیتەوە. 4 پاکەتی پارێزگاریکردن لە سیدی. ئەوە وەڵامی منە. پرسیاری 7. لە جانتای تارە 100,000 دینار هەیە. 100,000 پێک هاتووە لە ژمارەیەک لە پارچەی 10,000 و ژمارەیەک لە پارچەی 5,000. پارچەکانی جۆری دووەم واتە 5,000یەکان زیاترن 2 ئەوەندەی 10,000یەکانن. پارچەکانی جۆری دووەم 2 ئەوەندەی ژمارەی پارچەکانی جۆری یەکەمن، واتە 5,000یەکان 2 هەندە زیاترن لە 10,000یەکان. ئێستا داوامان لێ دەکرێت لە هەر جۆرێک چەند پارچە هەیە. ئەمن دەتوانم پارچەکان بە پیتەچی نادیار دەستنیشان بکەم، واتە بڵێم 10,000 پارچەی نازانم چەندە، بەڵام دەنووسم بۆ وێنە 10,000 ئەوها 10,000 واتە پارچەی 10,000. ئەگەر کۆی بکەمەوە لەگەڵ پارچەی 5,000 2 ئەوەندەیە، واتە 5,000یەکان ئەوها 5,000 جارانی چ دەبی بکەم؟ جارانی 2 چونکە 2 ئەوەندەیە، 2 جارانی 2 پئی بکەم، 2 جاران ئەو جا دەکاتە، چونکە من جێم نییە لە خوارێ دەنووسم، ئەو جا دەکاتە 100,000 دینار، دەکاتە 100,000 دینار. ئێستا من هاوکێشەکەم هەیە، 2 ڕادەشم هەیە لە لای دەستی ڕاست، دەتوانم کۆیان بکەمەوە، بەڵام یەکەم جار بە ئەمن ئەو 5 و ئەو 2 جارانی یەک بکەم. 5 جاران 2 دەکاتە 10,000ەکە یەکەمیش وەکو خۆی بنووسمەوە 10,000 ئەوجا کۆی بکەمەوە لەگەڵ 5 جاران 2 دیسان دەکاتە 10,000 ئەو 10,000 ئەم لێرەش هەیە، ئەوە 1000 ئەوەش
ئەو جە یەکسانە بە 100,000 دیسان بنووسمەوە بە تۆزێک بە وردی هەتا جێم هەبی 100 ئەوەش 1000. ئێستا لە لای ڕاستم دوو ڕادەم هەیە دەتوانم کۆیان بکەمەوە چونکە لە یەک چوونە 10,000 و 10,000 دەبیتە 20,000 20,000 پئەکە جارێ کۆ ناکرێتەوە تەنیا ژمارەکان کۆ دەکرێنەوە. ئەو جە لە لای چەپ هەر هێشتاش هەر 100,000 وەکو خۆی بینوسمەوە بەبێ کێشە. ئێستا لە لای ڕاست 20,000 لە تەنشت پئەکێ دەبی ئەمن ئەو 20,000 نەمینێ هەتا نادیارەکە بەتەنێ بمینێتەوە. واتە ئەمە لێرە دەبی هەردوو لای دابەشی 20,000 کەم چەپ و ڕاست ئەوها دابەشی 20,000 دیسان لێرەش دابەشی 20,000. ئەو جە کە دابەشی 20,000 دەکەم لە لای ڕاست 20,000 لەگە 20,000 دەبیتە یەک تەنیا پیتی پ دەمینێتەوە. لای چەپیش ئەوەی ڕاستی بی بزانم دەتوانم بنووسم پیتی پ یان جێم نییە. لە لای چەپیش 100,000 دابەشی 20,000 دەکەم کامە سفر لەگەڵ یەک دەڕۆن ئەو سێ سفرە لەگەڵ ئەو سێ سفرە ئەو سفرەش لەگەڵ ئەو سفرەی کە وەکو ماوە دەدابەش دوو دەکاتە 5 کەواتە 5 پارچەم هەیە لە 10,000 یەکان 5,000ش دوو هەندیویە 10 پارچەشم هەیە لە 5,000 یەکان. ئەوها دەنووسم 5 پارچە لە 10,000 10 پارچەش دەنووسم 10 پارچە لە 5,000 ئەوە پرسیارەکی ئاسان و باش و ڕێک و پێک بوو. بچمە لای پرسیاری ژمارە 8. شیڤان پارچە زەویەکی هەیە باخە چیشی هەیە شێوەی لاکێشە لە ناو پارچە زەویەکەی. ئەو باخەی شێوە لاکێشە دووریەکانی واتە پێوانەکانی درێژەکەی وەپانیەکەی 36 مەتر پانیەکەیتی درێژیەکەشی 54 مەترە. شیڤان دەیەوێ بە تەل شوورەی بکەواتە چاردەورەکەی بگری بە تەل شوورەکردن یان پەیژەکردن یان تانۆکردن لە دەورەی هەتا شوورەی بکات لە هەر لایەک چ دەکا 3 مەتریش زیاد دەکاواتە 3 مەتر لۆ 36ەکەی و 54 لە هەر 4 لای چونکە لاکێشە 4 لای هەیە. ئەگەر دەچی تەلی دەکڕی بێگومان بۆ شوورەکردن چەند مەتری دەکڕی دەچی 187 مەتری دەکڕی لە تەل. ئایا ئەو 187 مەترە بەشی دەکا یان کەمە بەشی شوورەکەی تەلبەندەکەی دەکا لە دەوری باخچەکەی یان کەمە؟ بێگومان چونکە باسی دەور و باسی دەورەی باخچەکەی دەکەین واتە مەبەستمان چێوەی لاکێشەیە. دەبی ئێستا ئەمە چێوەی لاکێشەی ببینینەوە. ئەو باخچەکەیتی ئەو کەسکە دەورەکانیشی 54 و 36 لە هەر لێرەش 54 لێرەش 36 واتە 254 236. چێوەکەی دەرناینم جارێ لۆ ئەمن دەبی چێوەی تەلبەندەکەی دەرینم لە هەر لایەک ئەو چ دەکا لۆ ئەو 54ی 3 زیاد دەکەم لۆ 36ەکەش 3 زیاد دەکەم لە هەر لایەک واتە ئەو هاتەلەکەی دروست دەکا لە دەوری 3 مەتر 3 مەتر زیاد دەبی. ئەوها هەرچەندە ئەمن دەبی لە هەموو لایەک وەچیەک بی ئەوها واتە چی لێدێ ئاوهای لێدێ. ئێستا لایەکان چیان لێدێ یەک لە لای درێژەکان دەبیتە 57 ئەوی دیش 57 ئەوی دیش 32 ئەوی دیش 32 کە سێم کۆ کردەوە لەگەڵ 54 و 36. ئێستا ئەو ڕەشەی ئەو تانۆکە و تەلبەندە و پەیژەی بە دەوری پەیژە نازام چی پێ دەڵێن بە دەوری باخچە و شتیوە تانۆک یان تەلبەند دەبی چێوەکەی دەربینی. چێوەکو دەردەچی چێوەی لاکێشە سەرجەمی لایەکانی واتە 57 کۆ 39 کۆ 57 کۆ 39. ئەوها کۆیان دەکەینەوە کە کۆیان دەکەمەوە هەمووی
دەبیتە 192 مەتر. شیوان چەند مەتری کڕی بوو؟ بەداخەوە 187 کڕی بوو کە بەشی ناکە ئەگەر 192 لێ بڕوە جیاوازیەکە 5 مەتر کەمی دەینی، کەواتە 5 مەتری کەمە. بەداخەوە 5 مەتری کەمە. شیوان بە تەواوینەی کڕیە 5 مەترەکە دەبی تەواو کاتن. لێرە خوێندکاری ژیر هەندێک پرسیارم مایە دەزانم، بەڵام دێمە کۆتایی ئەوانەیە. پرسیارەکانی دی لەوانەی داهاتوو شیکار دەکەم، هەتاوانەی داهاتوو هەر بژی.